خۆشەوی سڵاوتان لێبێ ئەمڕۆ دکتۆر ئیسرام لەگەڵ پسپۆڕی نەخۆشیەکانی ژنان و مناڵبوونە باسی هۆکارەکانی لە بارچوونی مناڵەکە لە خانمانە لەگەڵمان بن دکتۆرە بە خێراتی بانیت باش بشیت بە قوربان سپاس دەکەم سڵاو لە ئێوە پێمان بڵێ بەگشتی لە بارچوونی مناڵ چۆن پێناساکرێت لە چ قۆناغێکا بە لە بارچووندانرێ و لە دوای چ قۆناغێکیش بابەتەکە گۆڕێت بەڵێ بەڕاستی لە بارچوونی مناڵ واتە کۆتاهێنانی ئەو حملە ئێمە دابەشیەکەین بەعام بۆ دوو قۆناغ یەکەم قۆناغ و دووەم قۆناغ یەکەم قۆناغەکە لە سەرەتای حملەوە هەتا 13 هەفتە ئەوی تریش لە 13ەوە بۆ 24 هەفتە ئەوانەی لە سەرەتاوە تا 12 هەفتە لە زیاتر لە 150 هۆکارەکانە چێتە بۆ هۆی کرۆمۆسۆم ینی خەلەل کێشە لە دروستبوونی کرۆمۆسۆم چییە؟ ئەو خانانەیە لە گیانمانە کە جیناتی لەسرە جیناتیش تحدیدی مەسەلەن ڕەگەزی ئەو مناڵە ئەکا یاخود ڕەنگی قژی ڕەنگی چاوی وەکو جەناب تەزانی خەلەلێک دروست دەبێ یا لە ژمارەی ئەو کرۆمۆسۆمە زیە ئەبێ لە حەدی خۆی 46 سێت کرۆمۆسۆم یاخود کەمتر ئەبێ ژمارەکەی ئەم کەمبوون و زیابوونە ئەبێتە هۆی کێشە لە دروستبوونی مناڵەکە ئەبێتە هۆی لە بارچوونی ئەو مناڵە لە سەرەتای حملە با بڵێن زیاتر لە 150 ئەوەیە هۆکارەکەی زائیدەن هەنێ هۆکاری تریش هەیە بڵێن با وەکو ئیلتیهابات و وەکو تەمەنی ئەو ئافرەتە و قەڵەوی و کێشی و ئەو شتانە هەمووی هۆکارە بە تەکید بەڵام زیاتر لە 150 هۆکارەکە ئەچێتە بۆ خەلەلبوون خەلەل لە دروستبوونی کرۆمۆسۆمات باشە دکتۆرە بۆچی هەندێک خانم زیاد لە چەند جارێک مناڵیان لەبارە چێت بەڵێ طبعا لە بارچوون ئەنواعی هەیە مەسەلەن پێی ئەوترێ ئێمە پێی ئەڵێن میسکارێج یعنی مناڵ ئەمرێ لە سکی دایکی لە سەرەتای حمل یاخود لە ناوەڕاستی حمل لە قۆناغی دووەمە ئەمرێ لە سکە طبعا وەکو وتمان هۆکارەکەی زیاتر ئەچێتەوە بۆ هۆی کرۆمۆسۆم یاخود ئەبێ مەسەن ئەو ئافرەتە تووشی نەخۆشیەکە بێ لە مەسەرەن قۆناغی یەکەمە یا دووەمە یان پێش حمل بەعزە جار کە تووشە بێ بەو ئیلتیهاباتانە وەکو نەخۆشی بڵێن پشیلەیە یاخود تووشبوون بە ڤایرۆسی سایتۆمیگالۆ ڤایرەس یان سوورێژەی ئەڵمانی ئەمانە ئەبێتە هۆی دروستبوونی کێشە لە مێشکی مناڵ لە چاوی مناڵ لە جگەری ئەو مناڵە وای لێ ئەکا ئەگەر بژمێنێتە دووەم قۆناغ یا بە نوقسانی بێتە دەرێ یاخود بێتە هۆی مناڵبوونی پێشوەخت یاخود هەر لە سەرەتاوە لە باریانەچێ وەکو هۆکارێک ئەگەر زیاتر مەسەلەن لە سێ جار مناڵ لە باریان بچێ ئەچێتە ژێر پێی ئەوترێ ریکارنت میسکەرج یعنی زیاتر لە سێ جار مناڵ لە باریەچێ ئەمانە بەڕاستی هۆکاریان زۆرە وەکو وتمان یەکێک لە هۆکارەکان ئەتوانین بڵێن کرۆمۆسۆماتە یاخود مەسەلەن نەخۆشیەکی جینات هەیە لە یەکێک لە دایک و باوکەکان کە ئەگوێزرێتەوە بۆ مناڵەکە یان مەسەلەن بڵێن نەخۆشیەک هەیە ئێمە بە زمانی خۆمان پێ ئەوترێ خەستی خوێن خۆی ئەنتیفۆسفۆلیپید سیندرۆمە ئەمە لەسەر ئەوە بوەستین بەڵێ خەستی خوێن چیەکە خەستی خوێن نەخۆشیەکی با بڵێن لە جیهازی مەناعەوە دروست دەبێ جیهازی با بڵێن ئەندامی بەرگری لەش کە هەندێک ئەنتیبەدی دروست دەبێ دژە بڵێن یەکەکانی خوێن کەوای لێ ئەکا ئیشی بە جوانی بە باڵانسەوە نەبێ لە بینی مەینەوەی خوێن و خەستی خوێن واتە کلۆیەکی خوێن با بڵێن دروست دەبێت لە ئەو خانانە کە نایەڵێ خوێن بە باشی بچێ بۆ وێڵاشی مناڵێ مە ئەزانین وێڵاشی مناڵ هەموو خۆراکەکان و خوێن و ئۆکسسیجین و ئەو شتانە ئەچێتەوە لە ڕێگای ئەو وێڵاشە بۆ مناڵ کە ئەمە خوێنی بۆ ناچێ بە باشی پێی ئەوترێت تووشی وەکو ئینفارکش نەبێ جەڵتە ئەبێ باش ئەمە لە چ جۆرە خانمێکە ئەمانە ئەوانەی کە با بڵێن قەڵەون یاخود تەمەنیان زیاتر لە 40 ساڵە
طبعا قەڵەوەکان بۆ لەبەرەوەی ئەمانە زیاتر معڕەزن بۆ نەخۆشیەکانی پەستانی خوێن و شەکرە و لە کاتی حملە ئەمەش ئەبێتە هۆی ئەم خستی خوێنە لەم خانمانە یاخود با بڵێن ئەوانەی کە فرەکیسی هێلکەدانیان هەیە وردەکیسی هێلکەدانیان ئەوانش بە هەمان شێواز یعنی قەڵەوە بن یەکێک لە نیشانەکانیان ئەوەش بێتە هۆی توشببوونیان بە نەخۆشیەکانی شەکرە و زەغت ئەبێتە هۆی دروستبوونی ئەم خستی خوێنە کەوا ئەکا خوێن نەچێ بۆ وێڵاشی مناڵ و بەباشی ئەمە طبعا کاریگەری هەیە لەسەر مناڵەکە هەنێ مزعفات دروستەکە لەسەر ئەو مناڵە ئەبڵێن ئاوی دەوروبەری مناڵ کەمە بێتەوە پێشوەخت مناڵیانە بێت و تووشی زەختە بن با بڵێن تەسەمومی حملە بن لە کاتی سکپڕیە. باشە دکتۆرە هەندێک خانم پیان ئەوترێ لە سەرەتای سکەکەەوە کەمە جوڵێن جوڵە بۆ ئێوە باش نییە شتیوە بوونی هەیە ئەگەر بوونی هەیە چ جۆرە بەڵێ نەوعێکی لە بارچوون هەیە پێی ئەوترێ فرەتند میسکارج یعنی حملێکی مەترسیدارە هەندێک لە خانمان خوێنیانە بێ بەبێ ئەوەی ئازاریان هەبێ یاخود هیچ شتێکیان هەبێ لە کاتی خەویشە بەعزە جار هەڵەسێ لە خەوسەیرەکە مەسەلەن نیشانەی لە بارچوونی هەیە هەندێک خوێنی هەیە و بەبێ ئازاری یاخود ئازارێکی کەمیانە بێ بڵێن لە پشت و سکیان ئەمانە پێیانە وترێت طبعا ئێمە سەرەتا سۆنەریان بۆکەین فەحسوشتیان بۆکەین و تحدیدی نەوعی لە بارچوونەکەکەین اینجا ڕێنماییە ناکەین کە ئیسراحەت بکەن لە ئەم قۆناغی حمل لە سەرەتای سێ مانگەکە گرنگە بۆیان ئەم بەڵێ بەس بۆ ئەمان زیاتر بەگشتی پێویست ناکە بەگشتی زۆر پێویست ناکە یعنی بەردەوام پاڵکەوێ یا ئیژنەکایە شتنەکان نەخێر زۆربەی حامیلەکان ئەچن بۆ ئیشی خۆیان و ئەگەر حملەکە با بڵێن ئاسایی بێ و بێ کێشە بێ هیچ نیشانەیەکی خراپیان نەبێ. بابەتی خستی خوێن خۆی بابەتەکە تازێ و دەستنیشانکردنی تازە یاخود لە پێشتریشە هەبوو زۆر نەزانراوە بەڕاستی بە بۆنەی یعنی لایف ستایلی غەڵەتی ینی خەڵکەکە بڵێن توشببوونی زیاتر ئەم کچە گەنجانە و با بڵێن لە ئەوانەی لە بیستەکانن بە نەخۆشی فرەکیسی هێلکەدان ئەمە کردی بەڕاستی زۆر ئەیبینین ئێستا لەم کاتە لەبەر ئەوەی وەکو پێم وتی کە یعنی کێش زیاتر وەرەگرن بە بۆنەی ژیانێکی سەقەتە ژین یعنی مەسەلەن مانەوەی شەوان تا درەنگ وەختێک و هەستانەوە لە خەو یعنی درەنگ وەختێک با بڵێن ئەو شێوازە تێکچوونی خەوە زۆر مهمە و تووشی بەڕاستی قەڵەویانەکە لەبەرەوەی لەم کاتە ئەمانە هەر شتە خۆن و هەر طبعاً کێش وەرەگرن بەم شێوازە زائیدەن خواردنی ئەم فاست فود و شتە با بڵێن چاوریەکان و کە وای لێ ئەکا کێشیان زیاکە ئەمە زیاتر کردی با بڵێن ئێستا زیاتر ئەیبینین لە فرەکیسی هێلکەدان لەو کچانە کە فرەکیسی هێلکەدانیان هەیە کە حملەکەن دوای ئەوە تووشی لە بارچوونی زۆر ئەبن لە سەرەتای قۆناغی حملە. چۆن خانمێک بزانێت خستی خوێنی هەیە لە پشکینە ئاسایەکان لای پزیشکی پسپۆرت دەرەکەوێ یاخود دەبێ خۆی داوای ئەو پشکینە بەڵێ بەداخەوە زۆر کات زۆربیان ناتوانن یعنی بڵێن نیشانەیەکی نییە پێی بزانین لە کاتی حملە ئەمە خستی خوێنی هەیە بەڵام ئەوانەی کە پێشووتر مناڵ لە باریان چووە کە سەردانی دکتۆرەکانیانەکەنیان بنکەی تەندروستیەکانەکەن کە دکتۆر فەحسیانەکە پرسیاریان لێەکە ئایا هیچ لە بارچوونتان هەیە یاخود زیاتر لە 2-3 جار مناڵ لەبارت چووە یەتە مێشکی دکتۆرەکە و ئەتوانێ هەندێ فەحسی خوێنی بۆ ئەکا یاخود با بڵێن لە دووەم قۆناغی حملە ئەبڵێن دوای 16 بۆ 18 هەفتە سۆنەری ملەوەنی بۆ ئەکا بەوە دیار ئەبێ کە خوێن ناچێ بەباشی بۆ مناڵ و اینجا دەست پێ ئەکا بە چارەسەرکردنی ئەو کێشەیە یاخود ئەوانەی کە پێم وتی کە ئێمە ئەزانین مەسەرەن قەڵەون نیشانەی فرەکیسی هێلکەدانیان هەیە ئەتوانین تەسەوری ئەوە بکەین ئەمانە لەوانەیە
توش بن لبر أو مثلا كسرداني دكتورة كانيانا كان بوشي وعزا كبيانا وتري للعين دكتوري بسبورة أتواني تشخيصي بكاو چارە سەری بۆ بکە. دکتۆرە ڕێنمای گشتیەکان چین بۆ خانمان بۆی دوور بن لە بارچوون سکەکانیان؟ بەڵێ بەگشتی ئێمە ڕێنماییمان ئەوەیە خانمی بڵێن ئەوەی کە ئەوێ حمل بکە یەک سەردانی دکتۆرەکانیان کەن پێش ئەوەی سک بکەن لەبەرەوەی هەندێک ڤیتامینات و با بڵێن ضرورە بۆ ئەو ئافرەتە کە حملەکە بەردەوام بێ بۆی دکتۆرەکەیان تەشخیصی ئەکەن و عیلاجیان بۆ ئەنووسن بۆ ئەوە هەندێک نەخۆشی درێژخایەن هەیە لەو ئافرەتانە مەسەلەن با بڵێن زەختی بەرزبوونی زەغڵ یاخود شەکرەیان هەیە پێی نازانن ئاگایان لێ نییە ئەو فەحسانەیان بۆ ئەکرێ یاخود خۆی شەکرەی هەیە بەڵام کۆنتترۆل نەکراوە بە جوانی ئەمانەش زیاتر معڕەزن بۆ لەبارچوون و بۆ نقصانی مناڵ بڵێن لە قۆناغی دووەمە ئەمانە تەشخیصەکرێ لەلایەن پسپۆرەکان عیلاجیان بۆ ئەنووسرێ پێشەوەی سک بکەن طبعاً ئەمە ئەبێتە بڵێن هۆکارێک بۆ حملێکی تەندروست لە ئایندەوە زیاد لەوە ئەتوانین بڵێن ژیانیان تەندروست بکەن خواردنیان تەندروست بێ دوورکەون لەو شتانە کە کاربۆهایدرایتی زۆری تایە وەکو نان و برنج و شەکر و ئەو شتانە بەدەر لەوە جگەرە کێشان و مەشروب خواردن و ئەو شتانە ئەبێ ئەگەر ئەیکەن و بیوەستێنن پێش سکەکە لەبەرەوەی سکەکە بە تەندروستی بڕوە ئەگەر قەڵەو بن کێشیان دابەزێنن پێشەوەی سک بکەن ئەمە زیاتر نەجاحەتە هێنێ بە حملەکە تا ئەخیر کۆتا پێبێنی. باشە دکتۆرە مناڵبوون بە شێوازی بلووری چارەسەرە بۆ کەسانەی کە لە بارچوونیان هەیە؟ هەندێک جار بەڵێ ئەوانەی مەسەلەن کە کێشەی کرۆمۆسۆماتیان هەیە و نازانن بۆچی لە باریانە چێت طبعاً ئەم کێشەی کرۆمۆسۆماتەش یعنی بەردەوام نییە سەیرەکەی مەسەلەن مناڵێک دوو مناڵ سێ مناڵ نوقسان دەرەچێت چوارەمینیان نۆرماڵە بێ لەبەرەوەی ئەوە دەسەڵاتی کەسی تیانیەوە عیلاقی بەو دروستبوونی ئەو کرۆمۆسۆمە هەیە کە بڵێن لەخوای گەورەوە دروستە بێت بەڵام لە کاتی مناڵی بلووریە ئەمە تەشخیصەکرێ کە ئەزانن ئەم مناڵە مەسەلەن نوقسانە یا مشکلەیەک کێشەیەکی هەیە مەسەن ئەتوانن بۆیان دانەنێن نەیگەڕێنن بۆیان ئەسڵەن حملەکە دروست نەبێ ئەمە زۆر باشە بۆ ئەو کەسانە بڵێ زۆر باش بەگشتی ڕێنمای چێ بۆ خانمان بۆ کاتی دووجانی وەکو کۆتا پرسەر بەڵێ وەکو پێم وتی زیاتر ئامۆژگاریانەکەین ئاگاداری تەندروستی خۆیان بن ئاگاداری کێشوەرگرتن زۆر مشکیلەیە پێش حمل ئەبێ کێشیان دابەزێنن ژیانیان تەندروستکەن ریاضە بکەن خواردنیان تەندروستکەن وەکو وتمان جگەرە بیوەستێنن پێشەوەی حمل بکەن ڤیتامیناتی خۆیان وەرگرن سەردانی دکتۆرەکانیان بکەن بە شێوازێکی مرتب و منەظەم وەکو دکتۆرەکانیان پێیان ئەڵێن و بە هیوای تەندروستی وەرزش زۆر ضرورە بەڵێ لەلایەن کەمتر سەعاتێک وەرزش هەموو ڕۆژ زۆر مهمە یعنی ئەوانەی حتا ئەگەر قەڵەویش نەبن حتا بۆ زەعیفیش نەبێ هەر بۆ تەندروستی خۆیان هەر بۆ مەزاج بۆ یعنی باری دەرونیشیان باشترە بێ پێی خانمان کەسێک پڕبن چ جۆرە وەرزشە بکەن؟ وەرزش ئەتوانن ڕۆیشتنەوەی ڕێ بکەن ئەتوانن یۆگا بکەن وەکو مەدیتیشن و ئەوانە نەک یۆگایەکی زۆر قرس ئەتوانن مەلە بکەن ئەمانە هەمووی ریاضەیە ئەتوانن بە شێوازێکی بەسیط هەر لە شوێنی خۆیان بیکەن. زۆر باشە دکتۆرە ئیسرا سپاس بۆ ڕوونکردنەوە وردەکانت بینەرانی خۆشەویست زومێ دەکەین هەموو لایەکتان ساخ و سەلامەت بن تا بەرنامەیشتر خواتان لەگەڵ.